بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێکدەگەی نەوانەیە کە ئەمڕۆ باسمان باسی چامپیۆنز لیگەوە لەسەر چامپیۆنز لیگ بابەتەکانمان باس دەکەین و لەسەری چڕ دەبینەوە ئەوەی کە لە شەوی ڕابردووش ڕوویدا لە یاریەکانە یاری کەوتۆ نەبوو کە ئێمە لەبارەیەوە بدوین تەنها یەکسانبوونەکەی ئێڤەرتۆن و وێستهام بوو کە تێیدا نۆنۆ ئێسپریتۆ سانتۆ یەکەم ئەرچی لەگەڵ یانە نوێەکەی دەست پێ کرد کە دوای دوورخستنەوەی گراهام پوتەر لە ڕانەراتی وەستهام پۆستی ڕانەراتی و یانە لەندەنیە گرتە سۆ توانی خاڵێکی گرنگیش لە نێو یاریگای ئێڤەرتۆن و تیپەکەی دێڤید مۆیس دەستە بەرکە. ئەمڕۆ کۆمەڵە یاری گرنگمانەیە لە چامپیۆنز لیگ و بۆ کۆمەڵە یانە تایبەتمەندی جیاوازیان هەیە لە گەورەترین یاریەکان لە ڕووی تایبەتمەندیەوە ڕوبەڕووبوونەوەی چێلسی و بەنفیکا بە حکمەوەی هەردوو تیپەکە یەکەم یاریان دۆڕانەوە لە یەکەم یاری بەنفیکا بەرامبەر با کارەباک ئەگدام بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ شکستی خوارد کە دواتر برۆنۆ لاجی دوور خستەوانی و خۆسێ مۆرینۆی کردەوە بە ڕایەنەر. ئەوی دیکەیان چێلسی یەکەم یاری بە بایرن دۆڕانەوە دو یاری پریمەر لیگی دۆڕانەوە لە دۆخێکی قورس و کۆمەڵێک پێکانەوە لەسەر یاریگای ئستانفۆرد بریج میوانداری بەنفیکاکە کامە یەکێکە لە گرنگترین یاریەکان جگەلەوە بایرن تاقیکردنەوەی دومی خۆی ئەنجامەیە ڕیال مەدرید تاقیکردنەوەی خۆی دومی ئەنجامەیە ئەتلێتیکۆ مەدرید تاقیکردنەوەی دومی خۆی ئەنجامەیە واتە کۆمەڵە یاریمانەیە کە شایانی قسە لەسەر کردێن. بەس من دەستپێکەکەم لە ڕیال مەدریدەوە دەست پێ دەکەم کە ڕیال مەدرید کاژمێر 45 خولەک ڕوبەڕووی یانەی کایرات ئەلماتی کازاخستانی دەبێتەوە. تاوان خۆتان ئەبێ بزانن کایرات ئەلماتی بەشێکی بەر کیشوەری ئەوروپاکەوێ یانەکان ئازادن لەوەی کە بەشداری پاڵاوتن دەکەن لە چامپیۆنز لیگی ئاسیا یا بەشداری پاڵاوتن دەکەن لە چامپیۆنز لیگی ئەوروپا. ئەم جارەیان یان بەرپرسانی کایرات ئەلماتی بۆ زیاتر ناوبانگی تیپەکەیان قەراریاندا بەشداری چامپیۆنز لیگی ئاسیا بکەن چامپیۆنز لیگی ئەوروپا بکەن. لە قۆناغی یەکەمی پاڵاوتنەکانەوە دەستیان پێکرد 5 قۆناغی پاڵاوتنەکانیان بڕی کە کۆتا قۆناغ ڕوبەڕووبوونەوەی سەڵتێکی سکۆتلەندی بوو و توانیشیان بە لەدانەیەک لاکارەوەکان لە سێڵتێکی سکۆتلەندی بەرنەوانێ و بۆ یەکەم جار لە مێژوودا گەیشتن بە چامپیۆنز لیگ تۆمار بکەن. ڕیال مەدرید چۆتە کازاخستان لە ڕۆژی یەکشەمەوە ڕیال مەدرید گەشتەکەی خۆی ئەنجام داوە واتە 2 ڕۆژ پێش یاری گەشتەکەی بە فڕۆکە کردووە بە نزیکی 6,000 کیلۆمەتری بۆ 6,000 کیلۆمەتر یا 6,500 کیلۆمەترە بە فڕۆکە بڕیوەتی بەشەکەی تری بە پاس بڕیوە واتە بە 2 ڕێگە ڕیال مەدرید چۆتە یاریگای کایرات ئەلماتی کەویش هەم فڕۆکەی بەکارێنەوە هەم پاسیشی بەکارێنەوە. بۆیە بۆ هەموو ئەو تیپانەی کە ڕوبەڕووی ئەم تیپە دەبنەوانێ کە گەشتی ئەمیانەیەکەن و گەشتی وڵاتی کازاخستان یعنی تووشی ئەم کێشەیە دەبنەوانێ و ئەمە گومان دەکرێت لەوەی ماندوێتیەک بە یاریزانەکانیانەوە دیار بێت چونکە هەمیشە گەشتە دوور و درێژەکان ماندوێتی ئەوە دەزانی یاریزانەکان کە دەڕۆنەوە بۆ ئەمریکای لاتین بۆ یاریکردن کاتێ گەڕێنەوانی ڕایەنەر پشویان پێیا بۆ لەبەری ماندوو بوون گەشتێکی دوور و درێژیان ئەنجام داوە. ئەمەش هاتوون دوای ئەو ماندووبوونەی لە یاری دێربی مەدریدا تووشیان هاتوون گەشتێکی دوور و درێژیان کرد ینی تەوقیتی ئەم یاریە لە تەوقیتێکی خراپایە بۆ ڕیال مەدرید. ئەمە واتایەوە ناگەین ئێمە بڵێن وەڵا ڕیال مەدرید دەم یاریە خراپ بێ و ئەدۆڕەیە ڕیال مەدرید لە هەموو دۆخێکا تیمی لاوانەکەشی بەرێ بێ لەم تیپە بێتەوە لە کایرات ئەلماتی. بەس بابەتەکە لە چییە؟ بابەتەکە لە وەزعیەتی پێش یاریە بۆی ئەگەر دوای هاوڕێیانمان کۆمەڵی خاڵیان بۆ باسکردن بە نمونە ڕیال مەدرید لە میاریە گۆڵێکی لێ تۆمارەکرێ بە نمونە ڕیال مەدرید 2-1 باتەوە بۆ نمونە ڕیال مەدرید تووشی ناڕەحەتی بوو یعنی ئەمانە ئەگەرن ئەبێت تۆ کە باسی ڕیال مەدریدت کردەوانێ ئەوەت لەبەر چاوێ کە ئەم تیپە چۆن هاتووە بۆ ئەنجامدانی ئەم یاریە و ئەم تیپە چەند ماندوو بۆ ئەنجامدانی میارێ وە کاتێکی ژیارەکە ئەنجام دەدا و دەگەڕێتەوانێ چەنە ئامادەکاری لەبەردەم دابێ بۆ یاری داهاتوو کە بەڕاستی ئەمە ئەرکێکی قورسە بەڵامیتە سیستمەکە بەم جۆرەیە کیشوەری ئەوروپا و ڕەزامەندیان بۆ بەشداریکردنی ئەمیانەیە بەم جۆرەیە کە دەبێت هەموو یانانەی کە لەگەڵ ئەم تیپایاری دەکەن پابند من پێوەی و بچن گەشتیە بکەن. ڕیال مەدرید دوای شکستی دێربی
پرسیارگەلێکی زۆر کۆبووەتەوە بۆ چابی ئەلۆنسۆ. بۆ ئێستا یەکەمین شت بیربردنەوەی شکستی دێربێ بۆ یاریزانەکانی، چونکە ئێمە ئەزانین ڕیال مەدرید پێش ئەنجامدانی یاری دێربوو یەکێک بوو لەو تیپانەی کە هەمووان باسییان لە دۆخی ئارامی ئەم تیپەیە کرد، باسییان لە هێمنێتی ئەم تیپا کرد و باسییان لە دەسەڵاتی ڕەهای چابی ئەلۆنسۆ کرد کە بڕیار بەدەستە لەوەی کە ڤینیسیۆس سەرەکی یاریەکەیە دانیشێنێ، رۆدریگۆ یاری پێکە یاری پێ ناکە، ماسانتۆنۆ سەرەکیە بەرگریکار ئەم یاریەکە ئەو یاری ناکە، ناوەندەم یاریەکەم یعنی هەموو ئەمانە بەردەوامیش بوو لەر بۆ لەبەری کاتێک تۆ سەرکەوتنەکان بەردەوامیە کەس بۆی نییە ڕەخنەت لێ بگرێ. بەڵام دڵنیا بن لەوەی ئێستا ئەلۆنسۆ لە هەنگاوی داهاتووە لە هەر پێگاتێک کە دانی حەزەری تەواوەکە، چونکە بینیتان ئەو هەموو ستایشەی مارکا و ئاس بۆ حەودیاری ڕابردووی ڕیال مەدرید کردیان بە یەک شکستی دێربی مەدید. ڕاستە شکستەکە قورس بوو، ڕاستە دوای 75 ساڵ ئەتلێتیکۆ مەدرید 5 گۆڵی لەسەر تۆمار کردی، بەڵام بۆ یەک شکست هاتن یعنی هێرشێکی زۆر زۆر ناحەقیان بەرامبەر بە ئەلۆنسۆ کرد. لەبەری شکست ئاساییە لەم کاتانەیە کاکە، شکست بۆ هەموو تیپێ تەبیعیە لەم کاتانەیە. شکستێک واتایەوە ناگەیەنێت تۆ بی هەموو شتێک زەربی سفرکەی. ئەخۆ تۆ ناکری ئێستا کابرا شکستی کێناوە بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید دوای ئەم یاریانە بەرێتەوانێ و بچی یاری کلاسیکۆ لە بەرشلۆنە بەرێتەوانێ بە نمونە پێشەنگی ڕیزمەندی وەرگێتەوە، دواییتەوە ستایشەکەی، دوای یاریی تری دۆڕانەوەیتەوە سەرزەنشتێکەکەی ئێنابێ. ئەمە ئەخلاقی کارکردن نییە. تۆ ئەبێ پێشەوەی کە بارودۆخەکە هەڵسەنگێنی ئەبێ جوان لە تیپەکە ورد بیتەوە، جوان لە ئامادەکارەکانی ورد بیتەوە بەپی ئەو پێویستیانە لەسەری قسە بکەی، بەپی ئامانجەکانی تیپەکە لەسەری قسە بکەی. یعنی شتێ نییە تۆ تەوێ هەر بەو جۆرەی کە هەتا یعنی قسەی لەسەر بکەی یا قسەیەکی تیا بکەی لەوەی کە ئەم شتەوا بێ بەم جۆرە بێ بەم جۆرە نابێ. یعنی بەجددی ئەم ناحەقیانە هەموو کاتێک بەجددی تووشی کێشەیە بیتیە. بۆیە من ئەمە خوێندنەوەی منە بۆ ڕیال مەدرید، ئەم تیپە ماندووە لە یاری ئەم شەوە و پێویستی بە وەڵامدانەوەیکی باشە. بۆیە ئەرچی یاریزانەکان ئەم شۆ زۆر زۆر زەحمەتە بۆی کە ورەیەکی باشتر بنەوە بە چابی ئەلۆنسۆ، باشتر یعنی پێی بڵێن ئامادەکاری بکە بۆ یاری داهاتووی خولی ئیسپانی. دەرفەتیشە تۆ ڕوبەڕووی ڕکابەرێکی بەهێز نەبوویتەوە، یعنی تۆ نەچووتەتە ناو ئەنفیلدەوە بەرامبەر بە لیڤەرپوڵ یاریکەی، سیتی نەهاتۆتە ناو بێرنابیەوە بەرامبەر تو یاریەکە، نا بەرامبەر تیپێک یاریەکەی یەکەم جارێتی بەشداری لە چامپیۆنز لیگا بکە و بەڕادەیەکی زۆر شتەکان لە سوودی تۆ دەبێت لەوەی کە تۆ بتوانانی مامەڵێکی تەندروستکەی، چونکە ئەگەر لە پێگاتە و لە هەموو شتێکە دوور بینەوانێ یعنی هەموو ئەفزەڵیەتێک لای توێ پێوەرێک نییە بۆی ئەم هەڵسەنگان نەبار و دۆخەوە تۆ بۆی لە میارەیە شکست بێنی. چونکە بەجددی من پێتان ئەڵێم ڕیال مەدرید ئەم شەو تووشی ناڕەحەتی بێ و یا سەرکەوتنەکەی خراپ بێ یا ئەوە تا یعنی بڵێن تووشی یەکسانی بێ ئەقەومێ لە ئیسپانیا ئەوەی ترا قەومێ، چونکە کاکە ئەوان وا لە تۆپی پێتێگەیشتون بەدەست من و تۆ نییە. ئەو وایە عەقڵیەتەکەی بەم جۆرەیە حەو یاری بەرەوانی حەو جار هەڵێنێ بۆ ئاسمان و کا بە پادشا وا یەک یاری دۆڕان پەڕ و باڵەیەکە. ئەمە کورت و مختصەرەکەیەتی وەڵا یەک یاری بدۆڕێنە پەڕ و باڵەیەکە. هانزە فلیک چەندێکە یاری جوان ناکات لە بەرشلۆنە، چەندێکە هەمومان ناڵین ئەوەی کە هانزە فلیک کردوێتی بۆ بەرشلۆنە ناوازە بووە. بەخوای گەورە من ئەم ساڵیش ئەنجام نێنێ هانزە فلیک زۆر بەلاماسایە لەبەری مەرکاتۆکی گەوری بۆ نەکراوە تا من ئیجباریکەم بڵێم وەرە تۆ بێم و ئەو بکەیتوانێ و پێشم وایە زۆر لە خۆی زیاتری کردە. دەبات دوو شکست بێنێ، دەوەرە با دوو شکست بێنێ ئەم ڕایەنەرە با لە خولی ئیسپانی تۆزێ خواڵداکەوێ بزانە سەحافی کەتەلۆنیا چی پێکن. سروشتی ئەم وڵاتە بەم جۆرەی ئەتێمە لە دەسەڵاتی من و تۆیانێ. بۆیە من پێم وایە ئەلۆنسۆ دەبێت دۆخەکە یعنی بە دۆخێکی زۆر باشەوە ڕێ بکاتەوە بیەوێ بارودۆخی تیپەکەی بەرەو ئاراستەیەکی زۆر باش بەرێت، چونکە شتەکان ئاڵۆزە بن ئەگەر بێت و ئەنجامی نەخوازراوی لێ بەسەر بێ. وەکو پێکاتەش دڵنیا بن لەوەی ئەستێرەکان ئەبێت تەوازنێکی باشیان بۆ بدۆزێتەوە لە یاریکردن، چونکە ئەگەر بێت و ئەو تەوازنە باشیان بۆ نەدۆزێتەوە لە یاریەکانی داهاتووە دڵنیا بن لەوەی ئەم تیپە تووشی ناڕەحەتی زۆر دەبێتەوانێ و تووشی بۆڵە بۆڵ و ئاسەنگی و جێژاوی زۆر دەبێتەوە لەلایەن هەردوو لاوە لەوەی کە
چی یاریزان قایل نەبێت چ بۆی کە گلێ و گازندەکان زۆرتر دەچنە ڕۆژنامەکان. هەر لامان کادا ئەتلانتا و کلۆبروچ یاریکی دیکەیان هەیە و ئەم یاریش بێگومان بۆ هەردوو تیپ گرنگە لەبەرەوەی بە تایبەتی ئەتلانتا یاری ناو پاریس سەن ژەرمانی دۆڕانووە و کلۆبروچ یاری نێو یاریگای خۆی لە مۆناکۆ بردوێتەوە بە ئەنجامێکی گەورە بۆیە یارەکان بارودۆخی ینی ئالۆزە بۆ دوو تیپەکە. تەرکیزەکەمە سەر ناچمەوە سەر لیڤەرپوڵ بەڵام پرسیارەکانتان بەسەر چاوەی توانیمان باس یەکەین و ئەوەشی کە هەیە ئێمە لی وردەبینەوانێ و بە تایبەتی ئەمێ ینی بەجددی پێتان بڵێم تەرکیزێکی تەواو بکەمە سەر چێلسی و بیکەمە سەر ڕوبەڕووبوونەوەکەی بەنفیکا. باز لە ئەرکەکەی مۆرینۆوەکە. طبعا مۆرینۆ هەمووتان نەزانن سجلێکی قورسی یاریکردنی لە چامپیۆنز لیگە هەیە. واتە مۆرینۆ کاتێ هاتووە بووە بەڕایەنەری بەنفیکا بە جۆرێک هاتووە بۆ بەڕایەنەری بەنفیکا لەو دۆخەیە کە تۆ لەبەردەم ئەرکێکی زۆر قورسایی بۆی کە بتانی ئەم تیپە چی لێ بکەی دوو ئەگەر یا بیگەێنیتە پاشکۆ یا بیگەێنیتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ. چونکە سجلی یاریەکانی بەنفیکا سجلێکی زۆر ئالۆزە و ئەرکەکەی بەتەواوەتی زەحمەتە. ئەم شەو دەچێتە یاریەکەی ستانفۆرد بریج. چەلسی لە دۆخێکی خراپە مارەسکا پێویستی بەڕێکبوونێ بەڵام منەوەی سەرنجی ڕاکێشان مارەسکا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە زۆر جوان هاتە سەرخەت و قسەی کرد وتی لە چەند یاری ڕابردوومان کۆمەڵێک هەڵم کرد ئێستا نامێ و هەڵانە دووبارە بکەم وتی یعنی خوێندنەوەم بۆ هەڵەکانم کردووە. بەنفیکا تیپێکی باشە ئێمە ناڵێن مۆرینۆ تیپەکەی خراپە ناوەڵام تیپی بەنفیکا تیپێکی باشە. بەنفیکا وەرزی ڕابردووش گەیشتووە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ کەمە خۆی لە خۆیان تایبەتمەندیە بۆ بەنفیکا. بۆیە یعنی ئەگەرەکان بە ئاراستەیەکە چون لەوەی کە ئێمە یاریەکی شەڕەنگێزی تون لە نێوانم دووتی ببینین ئەمە جگە لەو عیشق و سەودا و یادگاریانەی کە مۆرینۆ ینی هەر یەکشتی زۆر خۆش لە پرێس کۆنفرانسەکەی ناو یاریگای ستانفۆرد بریجە کە مۆرینۆ چوو بەشداری کرد ئاوا لای کردوانێ لەم لاوە ڕسمەکەی خۆی هەڵواسرا بوو بە پریمەر لیگەوانێ لە ناو ژووری پرێس کۆنفرانسی یانەی چێلسیە پریمەر لیگەکەی 2005 واتە پێیان وتەوانێ وتی تۆ خاوەنی مێژوویت ئێمەی و خۆشی وتیەوانێ وتی من بلوزم یعنی من کاری لە شینبوونی خۆم ناکەم بەڵام من ئێستا سوورم من ئێستا بەنفیکام ڕانەری بەنفیکام هەرچی پیشەی جێبەجێەکە. بۆیە من بڕوام وام شەو یادگاری و تایبەتمەندی زۆر لە نێو یاریگای ستانفۆرد بریجە بەڵام چێلسی پێویستیی زۆری بەم یاریە چونکە چێلسی ئەرکە لەسەر شانی بۆی کە بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ کە قۆناغی شانزەیە بەڵام بەنفیکا دەبێتە دەستکەوتێک بۆ مۆرینۆ ئەگەر بتوانێت لەم سجل لە قورسەیە بەنفیکا بگەێنێتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ چونکە ئەرکەکان دابەشون. باسێک لە بایرن ئەکەین بە ورد و درشتی لەسەر کۆمپانیە دوین. طبعا لەوەی کە پێشتر وتراوە کۆمپانی لەسەر خواستی گواردیۆلا بۆتە ڕایەنەری باین مونشن و داواکاری گواردیۆلا بۆ مەیلاقەیەم بابەتانەمان نیە ناچینەوە بۆ بابەتە لەوەی کۆمپانی لە بێرنلیەشی دابەزیەوە هاتۆتە ئەرکەکەی لە بایرن باڵێ ڕاست بەڵام کۆمپانی لە بێرنلی تەعاملی لەگەڵ یاریزانەکانی بێرنلیە کرد ئێستا هاتۆ تەعامل لەگەڵ یاریزانەکانی بایرنەکە. ڕەنگە من بانمونونەکە بە خۆم نێنمانێ نەکە شتەکە چتە بابی کۆمپانی لە بێرنلیە ڕەنگە فکری جوانی پێبوو بێ عنی ئێمە بۆچی سەرزەنشتیکین لەوەی لە ڕانەرایەتی بێرنلیەوە هاتۆتەوە ڕەنگە فکری جوانی پێبوو بێ ڕەنگە پەیامی جوانی بۆ یاریزانەکان بوو بێ ڕەنگە لە ڕانانەکانە زۆر خۆی ماندوو بکرێ بەڵام کوالیتی یاریزانەکانی بێرنلی و ڕاهاتنی یاریزانەکانی بێرنلی لەسەر ئەوە کۆک نەبوو بوون کە بتوانن جێبەجێی پلانەکانی کۆمپانی بکەن. بە پێچەوانەوە ئێستا کۆمپانی کە هاتۆتە بایرن هەر ئەم بیرۆکە و پلانانەی کە خۆی هەیە بۆ ئەیا بە یاریزانەکانی بایرن کە سیرێکە یاریزانەکانی بایرن پڕکوالیتین و لە ئاستێکی باڵای یاریکردنان و لە ئاستێکدان کە لووتکەی ئاستی یاریکردنە سیرەکە یاریزانەکان باشتر هەزمیەکەن. تۆ
دەیت بە من دەڵی وەرزی ڕابردوو بایرن ماڵاوایی کردووە لە چامپیۆنز لیگ لە قۆناغی چارێکی کۆتایی ماڵاوایی کردووە. من بەخوا کۆمپانیم خۆش ناوێ و بەخوای گەورە حەز ناکەم بایرنیش چامپیۆنز لیگ بەرێتەوە. بەڵام قسە بۆ حەقەکەم حەق. بایرن وەرزی ڕابردوو بەرامبەر بە ئینتەر میلان لە چامپیۆنز لیگ ماڵاوایی کرد. ئەگەر لە هەر ڕوویەکە و شیکاری بۆ بکەی واللهی لە هەردوو یارەکە لە ئینتەر میلان باشتر بوو. لە هەردوو یارەکە کۆنتڕۆڵی تۆپی لە ئینتەر زیاتر بوو. لە هەردوو یارەکە هەلی گۆڵی لە ئینتەر میلان زیاتر بوو. وردەکاری بچووک هۆکار بوو بۆی کە بایرن بەرامبەر بە ئینتەر میلان ماڵاوایی کە. بۆیە بێ کۆمپانی وریاتر بێ پێویستی بە ئەزمونە بۆ وەریگرێ. کۆمپانی پێویستی بۆ ئەزمونە بۆ وەریگرێ. بۆی بزانێت چۆن مامەڵە بکات لە ساڵی نوێ. ئەو هەڵانەی کە کردیان ئەو هێرشە هەڵگەڕاوانەی لە سەریان دروست بوو بەرامبەر بە ئینتەر میلان و کە بوون بە گۆڵ لە سەریان دووبارەی نەکەنەوە تیپەکەی. و لە چوار خاڵی لاواز زێ بوو مەترسی کەمیان دروست کرد و گرێبەستی نوێی بۆ کردو بۆی خاڵەکان هەمووی بەهێزکە. وەرە ناوی یعنی 5 یاریزانم پێ بڵێن کە لەژێر دەستی کۆمپانیان لەگەڵ بایرنە ئاسیان دابەزیبێ یا ئاسیان نەمابێ یا گلیمان لێ بێ بڵین تۆ یاریزانت کوشتووە نییە. ئەوەشی هەبووە ئاسی بەرزتر بۆ تۆ لەگەڵ پێنسل کۆمپانیان بە چاو تۆ خێڵ. ئەگەر ئێمە بەراوردی کەینەوە بە تۆ خێڵ بەراوردی ناکەم بە ناگلی زمان چونکە من پێم وایە ناگلی زمان کارێکی باشی بۆ بایرن کرد بەڵام حەسەن ساڵح حەمیزچ و جەماعەت لیان تێگا. بەڵام ئەگەر بەراوردی کەم بە تۆ خێڵ ئاستی تاکی یاریزانەکان زۆر بەرز بۆ تۆ لەژێر دەستی پێنسل کۆمپانیا و کۆمپانیش کە ماڵاوای کردو بایرن کە ماڵاوای کردو بەرامبەر بە ئینتەر میلان لە وەرزی ڕابردووە بایرن شایانی ئەوە نییە ڕەخنەی لێ بگرین لە ماڵاواییکردن. هەنێ ماڵاواییکردن هەیە ڕەخنەی لێ دەگرین. ئێستا دیسانەوە کە باسی بەرشەلۆنە یەکەم 4 هاوڕێتی ئێستا پێمان ئەڵێن ئەوە بردیەوە بۆ بەرشۆنەوێ گلی لێ بکە کاکە من گلیەکەکەم بۆ دڵسۆزی ئێوەی کەم بۆ دڵسۆزی توێکی ئەندەرێکم کە وەکو حەقێکم. ئەو بەدلی لیڤاندۆڤسکی کە خولێکی 92 ئەیکا هانزی فلیک ئەبێ بەدلی بەرگری کارێ بکەیکە. ئەبێ بەدلی بەرگری کارێ بکەیکە. تۆ تەسلیم بە واقعەکە بووی یارەکە و هێناوەتەوە بەسەر هەموو شت و ڕووداوەکانی یارەکەدا زاڵ بووی گۆڵ پێشکەوتووی گەیشتووی لە دیاری کۆتایی چامپیۆنز لیگ. بۆیە من ڕەخنە لەواگرم بۆیە من ڕەخنەی لێگرم یعنی بۆی تهدید دەکەم ئەڵێم ئەبوایە تۆ لەو یعنی زۆر ئاسایی تەنها هەوڵت بۆ بووە یارەکە کۆتایی بێ نەک تۆ ڕێبەی دڵی بەرگری تیپی ڕکابەر بێتە ناو جەزای تیپی خۆتەوانێ یەک یاریزانی لەگەڵ یابێ بۆی کە گۆڵەکە تۆمار بکە. ئەخ نابێ ئەمە من ناتوانم ئەو ڕەخنەیە لە بایرن بگرم بۆی کە دەرکراوە لە چامپیۆنز لیگ بەڵام ئێمەم ڕەخنەیە لە بەرشلۆنە ناگرم بۆی کە دەرکراوە لە چامپیۆنز لیگ. ئێمە و ڕەخنەیە لە ڕیال مەدریدی وەرزی ڕابردووی ئەنشیلۆتی یەگرم کە دوو یاری بەرامبەر بارسنال هەر وجودی نەبوو لە ساحە. بەڵام بەخوا ئەو ڕەخنەیە شایانی بایرن نییە. بۆیە بایرن و کۆمپانی لەسەر ڕێگەیەکی ڕاستن. ئەوەی کە تۆ ئەتەوێ ئێمە بتێ و نەتەوێ کۆتایەکەی بردنی نازناوی چامپیۆنز لیگە. ئەوەی کۆمپانی بووی ناچارە ئەو وردەکاریە بچووکەیە کە لە چامپیۆنز لیگا نابێت تەرکیز لە دەست بێ. ئەمە کەوتۆتەوە سەر ئەوەی ئەم یاریزانە چۆن ئامادەکرێ بۆ میاریە بە تەنها کۆمپانی نابێ بە تیمی هونەری یەکرێ. یعنی بێت تیمە هونەریەکەشی لەگەڵ یا خەریک بن بتوانن ئەپدەیتێکی باشی یاریزانەکان کەن کاریگەڕێم تیپە بە باشی لە پشتی یاریزانەکانەوە بن. چونکە بڕوا بکەن بایرن هەموو شتێکی لەبەردەمدایە بۆ ئەم ساڵ دەستکەوتی گەورە بێنێ هەموو شتێک پێگاتەی بەهێزت لەبەردەمایە کێشت نییە پێکانت کەمە یعنی تۆ سیرکی ئێستا پتێ و نەتەوێت لە ماوەی ڕابردوو موسیالا و کوێسەرێکی زۆر کاریگەری بایرن ناویێندا دا ئەوە تا کۆمپانی بارودۆخەکەش بەڕێوە باوتی پەکەشی لوتکەی ئاسی پێشکەشەکە و موسیالاشی تیان نییە هێشتا مەجموعەی بەرگریشی بە تەواوەتی ڕێک نەکردوێتەوە. بەڵام بۆ کەواتە کارگێڕی بایرن قەرارێکی دروستیە کارلێکی ئیشکردنی کۆمپانی لەگەڵ ئیشکردنی بایرن میونخە دوانەیەکی هاوبەشن یعنی هەردووچیان بەسەر ڕێگەیەکی هاوتەری بەهاڕۆن. ئەکرێت ئەگەر ئەم ساڵیش نەگەن بە برنەی هەموو خەونەکانیان ساڵی داهاتوو ئەزمونێکی دیکە وەربگرن ئەم یعنی هەڵەی بچووک مەکە بڕوا بکە بەرامبەر بە ئینتەر میلانیش گوناح بوو بایرن ماڵاوای کرد. پڕبەدڵیش من پێم خۆش بوو ئینتەر میلان سەرکەوت لە حسابی بایرن چونکە من هەندێری ئیتالیا سەرکەوتنیانە ئیتالیەکانیش پێم خۆش بەڵام بڕوا بکە بایرن شایانی ڕەخنە نەبووە کە وەرزی ڕابردوو ماڵاوای کردو. بۆیە ئەمە باسی منە لەسەر بایرن
کۆمپانی بیرۆکەکانی زۆر جوانە و کارلێکێکی زۆر باشی لەگەڵ یاریزانەکانیان کردووە و بەرهەمەکان ئەو بەرهەمەی پێێتی یاخود ئەو ڕێنمایانەی هێتی زۆر جوانگەاندوێتی بە یاریزانەکانی و لەلایەن یاریزانەکانی شۆ زۆر بە جوانی لە نێو یاریگادا ئازمەکرێ ماوەتەوە سەر ئەو مامەڵە تەندروستەی کە لە نەوتخولێکی یاریایەکی کە تەنها یعنی بایرن بڕوا بکەن لە 100 ئامادەکاری پێ بۆ چامپیۆنز لیگ تەنها ئەو سەدا دەیەمێنێ کە لە نێو ڕووداوە نەخوازراوەکانی نێو یاریە ڕوێن کە ئەمە بە ئامادەکاری زهنی لە ڕووی دەرونی لە ڕووی جەستەیی یاریزانەوە کرێ لە نێو یاریگادا نەگەوەی ئامادەکاری هوەری بێ. ئەمە قسەی منە لەسەر بایرن و قسەی منە لەسەر ڕوبەڕووبوونەوەکانی لە چامپیۆنز لیگ. با بێمە لای کۆمنتەکان بەشێک لە تاوانم شەو یاری دیکەشمانەیە با هەر خوێندنەوەیەک بۆ یارەکانی دیکەشتان بۆ بکەم لەوەی کەم شەو یارەکانی دیکە تاوان ئەتلەتیکۆ مەدرید لەسەر یاریگە واندا میترۆپۆلیتانۆ میوانداری فرانکفۆرتەکە فرانکفۆرت 3 خاڵی ئەتلەتیکۆ مەدرید هیچ خاڵێکی نییە. تۆتنام دەبێتە میوانی بۆ دۆگلیمەند چەلسی بەنفیکا گاڵاتاسەرای و لیڤەرپوڵ ئینتەر میلان و سلاڤیا براگ مارسیلیا و ئایاکسیش دڵنیا بن لەوەی کە یەکێ بێت لە یاریە تایبەتمەندەکان. کاگونە سڵاو لە تۆ کاکازیان ئەڵێ پێ دوایە سپێشەڵوان چ نەتیجەیەک دێنێ وەڵام من پێم وایە لە هەموو دۆخێکدام شۆ بردنەوەی قورسە لە بەنفیکا و یەکسانبوونیشی ڕەنگە قورس بە بەرامبەر بە بردنەوەی قورسە لەسەر چێلسی و یەکسانبوونیشی قورسە چونکە پێگاتی چێلسی لەو باشترە بەڵام ئەگەر مۆرینۆ بتوانێت دیارەکە تا خولەکی 7 ڕاییکە بە یەکسانبوون وەکو ستایلی کە خۆی پێشتر یارەکانی پێوەڕێ بەڕێبردە و کاتە توانین بڵین ئەتوانێت شتێکی باش بکات بۆ بەنفیکا لە میارەیە. کاگمەسینەڵێ یاریەکانی چامپیۆنز لیگ ڕیال مەدرید نەفسیان تێکشکاوە بڕوا ناکەم لە ڕووی نەفسیەوە تێکشکا بێت چونکە ئاساییە شکستێک ئەوە ناگەینە کە تێک بشکی بەڵام ڕەنگە گەشتەکە زیاتر ماندوو بکە ئەو ڕۆنەفسیش یعنی ئەوەشی لەسەرە بەڵام زیاتر گەشتەکە ڕەنگە ڕیال مەدرید ماندوو بکە. مامبەڵێنەڵێ باسێکی گرافنبەرگمان بۆ بکە باسی گرافنبەرگ هەڵیەگرم بۆ بابەتێکی تایبەتی لیڤەرپوڵ لە بەری گرافنبەرگ ئێستا بڕوا بکەن یاریزانێکی 6 تایبەتمەندە یعنی بەدەر لەوە چۆتە دەرکە تەنها و یاریزانێکی ژمارە 6 باسیکە ئیشاڵا لە بەرنامەکانی داهاتوو باسێکین کاکە دەروازیان نەوەڵا براکەم تەواو ئەو یەک جارە بەڵێنجان لە بەرنامەیەکی تایبەت تا بە سەر چاو باسی گرافنبەرگی شت بۆکەم. کاچێوان ئەڵێ باسەکەمانەوە نییە پۆلیسی جامسی ئەم ساڵی باشە 4 گۆڵ 2 ئەسیستیە لە دەورەی ئیتاڵی پێشتر زۆر بەمان ڕەخنەمان لێی دەگرت پۆلیسیج مەرکەزی یاریکردنی گۆڕاوە کاچێوان تۆم تابعێکی تاوی بەرنامەکەمانی لەگەڵ ئەلێگری ئاسێکی زۆر ناوازە پێشکەشەکە وەکو ماسیمیلیانۆ ئەلێگری پۆلیسیج بە هیچ شێوەیەشیانی ڕەخنەگرت لێگرتن نییە. باسی بایرنم کرد ئازیزەکەم کاک محەممەد دەڵێ خۆی پیرە سەروا لە تۆ پێتێگەیشتۆ لە ئینسیجام و شێواز یاری تیپ تێ ناگات تەنها بردنەوە و نازناوی ئەوێ وەڵاهی من نە بریکاری پیرێزم نە ئامۆزای پیرێزم نە دانیشتنیم لەگەڵ پیرێزا کردووە و نە ئەو زانیاریانە شمەیە مەبدەی ئیشکردنی ئەوەیەوێ و ئەوەی ناوێ هەمووتی پێ نازناوێوێ هەمووتی پێگەوەیەوێ تۆش ئەگەر شێواز یاریکردنت بوێ کۆمانە دەرناکرد پێگومان هاندەری بەرشەلۆنەی یعنی میلان فۆنسیکای دەرناکرد ئەم پۆچتی چێلسی پۆچتینۆی دەرناکرد هەمووتی پێ هەر نازناوێت لەبەر نازناو ڕانەرەکەی دوورە خاتەوە چاوی ئەو ساڵی نازناوی نێنا تۆ دوورت دخستەوانێ ڕاستە ڕەنگە چاوی بۆی لە دوانەکەی خۆی بە کومان دوور خرایەوە ماتاتا مارتینۆ دوور خرایەوە ئەمانە هەمووتی پێ بۆ نازنا و دووریە خاتەوە بەڵام ئەگەر بڵێ بۆ نمونە بە شێوەیەکی تر کاک محەممەدی عەزیز ئەو لەخوا بەزیابێڵە بزانام فەرمانی خەرجکردنی موچەش دەرکرا بۆ موچەخۆران ئەگەر بڵین بە شێوەزێکی تر ئەم قسەی تۆ بکەین ئەڵێن پێرێز پەلەیەتی لە دەستەبەرکردنی نازناو و مامەڵەیەکی جیاواز لە هەر سەرۆکێکی یانە لەگەڵ ڕانەرەکانیاکە ئەمە بابەتێکی ڕاستە بەس وەکوی کە جەنابەت باسەکەی موتی پێ هەر بۆ مەبدەئە کارەکە کاک کارزان ئەڵێ و تیپانەی بە 1 ساڵ گۆڕانکاری زۆرەکەن لە پێگاتەکەیانە تووشی نەگونجانێکی زۆر ئەبن دەستخۆش تێبینێکی بەجێەیە کاتیان پێویستە تا بێ کۆ بگونجێن بۆی لیڤەر و ڕیاڵی زۆر ئاسایەتی پەکەیان خراپە لە ئێستا ئەمە کەوتۆتۆ سەر مدەڕیت تا پێگاتی سەرەکی دیاریکرا بە ناکرێتە یاری و پێگاتێکی جیادا بنێت چۆن ڕافینە لەسەر دەستی چاویاوتی من دڵنیا بووم باش بوونیانە دەقی 6 دانیشم کەواتە
چۆن خۆی بسەلمێنێ دیاریزان بەخوا دۆخەکەی ڕافینا و چاوی جیاواز بوو بەڵام نمونونەکە و سەرنجەکەی تۆ زۆر لە جێی خۆیەتی بالفعل ئەو قسەیە کاکاروانیش ئەروەڵایەری فانتاسیەکەم بەس بەخوا کاتی باسکردنی فانتاسیم نییە برا گەورەکەم کێشەی فلۆریان فێرتز لاوانگیان کێشەی فلۆریان فێرتز لەوە سەرچاوی گرتۆ سلۆت تاوەکو ێستا مەرکەزێکی دیاریکراوی نەیەوە بەم کوڕەکە یاری تێدا بکە وە دوانەی پشتەوەی سابت نەکردووە وە باڵەکان و هێڵ ێرشبردنی بە پێی پێویست سابت نەکردووە فێرتز تووشی سەر لێ شێواوی هاتووە لە هەمان کات خۆشی کەم تەرخەمە لەوەی کە تاوەکو ئێستا تێنەگەیشتۆ لەوەی لە پریمەرلیگە یاریەکە بەڵکو بە هەمان ئەو ستایلی کە لە بۆنسلیگە یاریەکە بە هەمان ئەو جۆرە ڕوبەڕووی یاریزانەکانی تیپەرکابەرە بێت وازانێ بەرگریکارەکانی پریمەرلیگیش بەم جۆرە مامەڵاکەن وازان ناوەندەکانی پریمەرلیگیش بەم جۆرە مامەڵاکەن ئەمە گەورەترین کێشەی بۆ فلۆریان فێرتز دروست کردووە سبەینە باسی پاریس و بەرشەلۆنەش دەکەین دڵەکەم کاکە گیان پەلەتان نەبێ هیوا گیان ئەم شەو سەری سەرکەوتنی چێڵسیە سەرکەوتووە بە یا سەرکەوتوو ئەبێ سەرکەوتوو بێ چێڵسی لە هەموو دۆخەکە بێ ئەم شەو سەرکەوتوو بێ بەسەر بەنفیکە سەرکەوتوو نابێ واتە تۆ دۆخەکەت زۆر ناتەن دروست و ناجێگیر ئەم ساڵ کە دەستت پێ کردووە واتە ئەوەی کە وەرزی ڕابردوو هێناوتە پێش کەوتووی هێشتا ماوتە بووی کە تۆ بەو دەستکەوتانی وەرزی ڕابردووت گەیشتووی لەبەرەوە چێڵسی سەرکەوتنی ئەم شەو سەرکەوتنێکە کە دەبێ بیکە قوربانە بەم دانیارگیان من مەمنونم کاک ڕەمەزانی ژەڵێ وەڵا براوایە و بەدلێ لیڤاپول غەڵەت بوو حەق و گاوی بەکاربێنێ ئێمە شەرم قسەیەمان کرۆ بەڵام دەست خۆش کە تۆ لێم تیەگەی بەڵام هەنێگەی ئەڵێ وەڵاوە هەر نمونونەکەی بەرشۆنێ نایوانێ من ئەڵێم ئەم ڕەخنەیە ناتوانم لە کۆمپانی بگرم لە یاری بایرنا بەڵام ئەگەر پێم بڵێ بەرشۆنە بۆ دۆڕا ئەڵێم ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئەگەر تۆ بۆ نمونە بیزۆکار دیاریکە ئەوەی چێ بوو لە هۆکارەکان کاکسۆران ئەڵێ ڕقم لە یاری سارد و سرە لەوەتی تەماشای ڕیاڵم کردوە پاسات کاتیان کوشتۆ کاتی گوێن لە فیرکەی حەکەم بووە بە قورعان کۆمنتەکەت زۆر درێژە داوای لێبوردنەکەم کاتی شمەونە نەماوە کاکسۆران کۆمنت نابێونە درێژ بێ لەبەرەوە زۆر داوای لێبوردنەکەمە بێ بمبووری کاکشکار پیاریز بابزانام 4 یاریزانی ئامادە نابێ ئالۆنسۆ بۆ ماڵەوەندەرانی ڤالێنسیا قوربانە بمان بەڵێنەوە مان بەڵێنەڵێ لە 2023 کە سێری من لە 2023 لە شاشنیم زۆر دەمەکە بەڵامەڵە 2023 سێری تۆم کە شتێک لە تۆ فێرمتت نابێ یاریزان بە یەک وەرز ئاستی بکرێتە پێوەەر نە یاریزان نە ڕایەنەر هیچیان بە یەک وەرز ناکرێتە پێوەەر هیچیان بە یەک وەرز نەبی بە میسی بە یەک وەرز نەبی بە ئەو سانچۆی کە گیری خوارد لەمان سەروناتیدا تاوان بەسم یە گیر خواردنەکەی نا سانچۆ یاریزانێکی باش بوو لەبەرەوە ئەبێ بۆ هەموو کەسێ بەم جۆرە بێت کێشەی ڕیاڵ مەدریت پێرێزە کاک دیاکۆڵێ ئەو یاریزان یاری دەکاتیان دەست دەخاتەی شیران کوورە کاکە واز لەم قسەیە بێنن دەست دەخاتەی شیرانەوە وەڵای شتی وانە بەڵام پێرێز سەرپەرشتی گواستنەوەکانی ڕیاڵ مەدریدەکە تخوا قسەی کۆمەڵێ قسەی یعنی هەنێ خەڵک تخوامێنە نێو بەرنامەی منەوانێ با پشتی وا چۆن دەبێم هەموو ڕانەرە خاوەن شخصیەت و کەسایەتی و بە پڕۆی ئەی و بەمە و بەوە دانیشێ بێ وەڵا فلان کەس دەخاتە وەڵا قسەی هەر زۆر مناڵانێ بە قورعان مناڵێکیش بیکە عیبێ ڕووی دەمم لە جەنابت نەبێ ئەی ماقولە من بە شادێکی پڕۆی ئێوانێ بێم دانیشم لەسەرەوە ئاراسێ بڕۆم معقولە تۆ دانیشی بە مەزاجی خۆی ئێستا یاریم پێ بکەی من خۆم بەرنامەی خۆمدانە نابێت ئەم بەرنامە چۆن بەڕێوەبەرم تۆ بڵی باسیەوە بکە یەکسەر بچمە سەرەوە تۆ 2 دقە بچمە سەر ئەوی تر 2 دقە بچمە سەر کاکشتی وا هەر نابێ کاکەم ڕانەرانە کە پۆسی ڕانەراتی وەرەگرن خۆ بەگاڵتۆ فشقیا دوێری ناگرن خۆمە هەر نییە لە خۆ بچێت بێ بە ڕانەر کاکە ئەسل لە کوردستانی خۆشمانە بێت چەنای خوێندنی بۆ پێنجێکی ئەبی بەڕانە ئەو خاوەنی شادی گەورەیە پیرێز تەڵەبیاتیە بۆ نموناڵێ بە ئەم یاریکە لەوە چه داواکاری بەس پیرێز بوو داواکاری بۆ هێنانی یاریزان لەم نەم یاریزانێنم ئیشی ترم پێێتی بەڵام کۆی تەشکیلی یاریزان و دەستخاتە بەخوای گەورە و قسە هیچ بنەمایکی نیە نەگەر بۆ پیرێز بۆ هیچ سەرۆکەیانەیە کاکە دیاکۆ سپاس بۆ تۆ ڕابەرجان بەسەر چاو ئەوە مایکۆنیش تاوان هەموو ڕانەرێک ئێستا تیمێکی هونەری گەورە لە پشتیوەتی ئەوە تا ئەمانی ژەڵێن ئەڵێن وەڵا سەرۆشی یانەکەیە دەڵێت ئەم یاریزان یاریکەم نەکوو خوا باسی خۆمان نەکوژین بە کۆمەڵی بابەتەوەی ئەم شەو دوایەرەکان نایەمەلاتەن بۆ لایف لەبەری پێم وانی یاریەکە بێت کە بتوانین ئیبداعی قسەیتیا بکەین من نامێ بۆ کات پڕکردنەوە بێمەلاتان ینی شەو دوایەرەکان بێمە لای بڵێم وەڵا لیڤەرپوڵ 3-2 بردی وەڵا ئەم 2-1 دۆڕان نا
لە کاتێکە ئەم کە ئێستا بۆ نمونە یاری پاریس و بەرشەلۆنەی سپێنیە داستانە کۆمەڵی پرسیاریتی ئێمە چاڕێ وەڵامانی بۆیە سبەی لە شیکاری وەرشی پێتانە تا کات خواتە